جارە ئەم گفتوگۆ بێ و دووریش نییە ئەمە آخر جار بێ بەم شێوە و بەرنامەی گفتوگۆکە وازەحە و شاندی عێراقی و ئەمریکاش وازەحە پەیوەندی هەیە بە بەرنامەی گفتوگۆکە. بەرنامەی گفتوگۆکە گفتوگۆیە لە بواری نەوت، لە بواری وزە، لە بواری کەهرەبا، لە بواری غاز، لە بواری پەیوەندی فەرهەنگی، لە بواری مەسالی تەندروستی چۆن ئەمان ئەتوانن یارمەتی عێراق بدەن لە بواری تەندروستی، لە بواری عاسکەری ئەمنی، لە بواری مالی مەسرەفی گفتوگۆ فرە جۆرە. هاوکاری بەرامبەر داعش ئەمێنێ، بەڵام چۆن ئەمێنێ؟ عەجەبە ئەو لەشکرەی ئەمریکی کە لەوێ بوو پێویستە بمێنێ یا محتاجین بۆ یارمەتی ئەمریکا بە شێوەیەکی تر. دیارە لە عێراق ئەو باسە کراوە و ئەو باسیشە لەگەڵ ئەمریکیەکان کراوە. شێوەی وجودی ئەمریکی لە عێراق بەو شێوە نامێنێکەوە وەکو جاران بوو. پرسیارەوەیە چی ئەگۆڕێ؟ لەم کۆبوونەوە باسی ئەوە ئەکەین هێزی شەڕکەری ئەمریکا پێویست ناکەویستە لەم قۆناغە لە عێراق بێ. ئەمجا بە تەسەوری من ئەگەینە ئەو اتفاقە لە ڕۆژی جومعە و ئەو وەختە ئەلانی شاکرێ کە هێزی شەڕکەری عێراق باسی هێزی شەڕکەرەکەم نامێنێ، بەڵام ئەمریکا عەفوەن لە عێراق، بەڵام ئینجا چۆن نامێنێ کەی دەراچن ئەوە پەیوەندی هەیە بە جەدوەلێک دانرێ، کات دانرێ، هەردوو لە اتفاق لەسەریەکەین و مەسائلی فەرنی و ئەو شتانەش کە پەیوەندی هەیە بە ئاسایش و بە عەسکەر تیمێکی فەرنیمان هەیە لەمێ، ئەوانە لەگەڵ ئەمریکیەکان ئەگەن اتفاق و ئەو مەسەلە